ئێرە گوندی خاڵۆبازیانیە کە بە دووری زیاتر لە 30 کیلۆمەتر دەکەوێتە باشووری ڕۆژئاوای ناحیەی قەرهەنجیرەوە. گەر کەسێکی غەریبە و ناشارەزا ڕووی بکەوێتە ئەم ناوچەیە و لە دانیشتوانەکەی نزیک بێتەوە، ڕەنگە وا بزانێت بە هەڵە کەوتۆتە ناوچەیەکی عەرەب نشینەوە، چونکە لەم گوندەدا ژمارەیەکی زۆر ئاوارەی بەڕەگەز عەرەب لە خانووی هاوڵاتیاندا بەکرەی ماگانە نیشتەجێ بوون. جئنا إلى هذه القرية الكريمة التي ضيفتنا ئێمە وەک ئاوارەکانی سنوورەکە تا ڕادەیەکی زۆر ئاسوودەین، بەهۆی ئەوەی سوپاس بۆخوا ناوچەکە ئارامە و خەڵکی گوندەکەش لەگەڵمان زۆر باشن. لێرە بارودۆخی ئاوارەکان جۆرێکی ترە، چونکە بەشی زۆریان بە پیشتە جۆر بە جۆرەکانەوە سەرقاڵن، هەر بۆ یەکەمتر هەست بە ئاوارەیی دەکەن. ئەگەرچی تا ڕادەیەک کێشەی زمان و لێک حاڵی نەبوون لە نێوان دانیشتوانی ڕەسەنی گوندەکە و ئاوارەکاندا بوونی هەیە، بەڵام بێگوێدانە ڕەچەڵەک و نەتەوە ڕۆژانە ژیانی ئاسایی لە گوندەکەدا دەگوزەرێت. ناوچەکانی هەرێمی کوردستان گوندی خاڵۆبازیانیش عارەبێکی زۆر ڕوو لێ کردووە، بەڵام عارەبەکەی ئێرە زۆرترە، یعنی چۆڵی مۆرکێکی عارەبی زیاتر پێوەیە دیارە. اینجا داواکارین لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە ئەمنیەت و ئاسایشی پارێزراو بێ و هیچ نەبێ ڕۆژانە مەفرەزێکی ئاسایشیان پۆلیس سەردانی ئێرە بکە. گوندنشینانی ڕەسەنی خاڵۆبازیانی بە زۆری سەرقاڵی باغداری و ئاژەڵدارین و ژمارەیان دەگاتە زیاتر لە 50 خێزان. بەپێی ئامارەکانیش لە ئێستادا نزیکی 1000 خێزانی ئاوارە لە گوندەکەدا نیشتەجێن. بەڕێوەبەری ناحیەی قەرهەنجیریش دەڵێت ئەوان ڕەزامەندیان دەرنەبڕیوە ئاوارەکان لە ناحیەکەدا نیشتەجێ ببن. بێگومان ئێستا لە خەڵکی ئەسڵی خاڵۆبازیانی زیاتر لەوێ نیشتەجێن، ئەوان خۆیان ناوێن ناوە کەم، بەڵام ئێمە ناومان نەناوە کەم، چونکە سیستەمی کەم شێوازێکی تر و بەرنامەی تری هەیە. پێویستی ئێمە بەڵێەوە هیچ موافقەیەکم بۆ کەسیان نەکردو و بەڵام لە ڕووی ئەمنیەوە هەموو ڕێکارە یاساییەکانمان کردووە بۆەوەی کە بتوانین ئاگامان لیان بێ چ کارێک ئەکەن یاخود نایکەن. دوای کۆنتڕۆڵکردنی چەند ناوچەیەک لەلایەن چەکدارانی داعشەوە و تێکچوونی ئارامی بەشێک لە شار و شارۆچەکانی ناوڕاستی عێراق، بەشێک لە وڵاتیانی ئەو ناوچانە ڕویان لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان کردو. بەپێی ئامارەکان تا ئێستا زیاتر لە 1,700,000 ئاوارە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. ڕەنگە هیچ گوندێکی کوردستان هێندەی ئەم گوندە ئاوادان نەبێ، بەڵام جیاوازی ئەم گوندە لەگەڵ گوندەکانی تر ئەوەیە لێرە ئاوارەکان هۆکار بوونە بۆ ئاوادانکردنەوەی. ڕزگار جەباریان ئارتی، گوندی خاڵۆبازیانی.